سەبارەت بە کاردانەوەکانی کوشتنی ئیسماعیل هەنیە منزیر حەوارات نووسەر و چاودێری سیاسی لە عمانەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز منزیر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستا. بەڕێز مۆزر شەو باش و خێراتی بۆ کوردستان 24 بە خواندنەوە چێژ بۆ vê rewşê ewa li rojhelata navaraz durust bûye. Bi vî awayî derbas dibîtin yan jî pel dihavêjîtin ji bo alûziyên mezintir. نعم مساء الخير لك و بەڵێ شەوی ئێوە بینەرانی کوردستان 24 باش بێت. زۆر سپاس بۆ میوانداریکردنمان. ئێمە ئێستا لە دۆریانێکی مەترسیداردان. ئیسرائیل هێرشی کردوتە سەر کەسایەتێکی زۆر گەورە، کەسایەتێکی سیاسی مەزن. ئەمە تیرۆرکردنێکی سیاسیە. مەترسیەکە لەوەدایە لە نێو خاکی ئێران تیرۆری کردوەوە کەسایەتێکی گەورە لە نێو ئێراندا لە نێو خاکی وڵاتێکی دیکەدا تیرۆر بکەیت کە وڵاتێکی خاوەن سەروەریە و خۆی بۆ دادەنێت کە سەرکردایەتی بەرەیەکی گەورە دەکات لە بەرامبەر با بڵێن خۆراوادە. بۆیە ئێران ئێستا ناچارە وەڵام دەتەوە هیچ نەبێت بۆ ئەوەی کە لە بەرامبەر ئیسرائیلدا بەو شێوازە لاوازە دەرنەکەوێت. ئەم وەڵامە کێشەکەی ئەمەیە. کێشەکە لەوەدایە کە وەڵامەکە چۆن دەبێت پرسیارە. گرنگەکە ئەوەیە ئایا وەڵامەکەی ئێران بای ئەوە ئیسرائیل دەوروژێنێت کە وەڵامێکی دیکەش بداتەوە. بەگشتی تا ئێستا ئیسرائیل کوشتنی ئیسماعیل هەنیە لە ئەستۆ نەگرتووە. ئەمە پێی دەوترێت بێدەنگی دیبلۆماسی بۆ ئەوەی دەرفەت بە ئێران بدات بەوەی کە وەڵام داتەوە بەبێ ئەوەی خۆی بڵێ کە من وەڵام دەوەتەوە. ئەمە واتای ئەوەیە ئێران بواری ئەوەی هەیە بە شێوازێکی ورد وەڵامی هێرشەکە بداتەوە نەوەک بە شێوازێک کە ببێتە هۆی دروستبوونی شەڕێکی گشتگیر و فراوان لە ناوچەکەدا. چاوەڕێ دەکرێت ئێمە لە چوارچێوەی شەڕی بریکار و شەڕی باڵەکانیشدا بمێنینەوە، چونکە کوشتنی گەورەترین سەرکردەی حەزبوڵاش لایەکی دیکە ئەمەش بۆ خۆی کارێکی گەورەیە. دەکرێت ئەمە لە پرۆسەیەکی دیکەدا یاخود لە لایەکی دیکە لە لوبنان ببێتەوە هۆی ئەوەی کە ئیسرائیل و ئەمریکا جارێکی دیکە بێنەوە سەرهێڵەوەی کە ئەگەر وەڵامێکە ببێتە هۆی کوشتنی خەڵکی سڤیل یاخود هێرش بکرێتە سەر شوێنێکی استراتیژی ئیسرائیل. ئەمە ڕەنگە بێتە هۆی ئەوەی کە بۆشایی سەربازی لە ناوچەکە فراوانتر ببێت و تەواوی لایەنەکان ئەم شتیان ناوێت. تەنانەت ئەمریکا بۆ خۆی ئیسرائیل وڵاتان دیکە نانوێت. ئەمریکا بە پلەی یەکەم لە سەروبەندی هەڵبژاردندا لوبنان لە بارودۆخێکی هەستیادا ئێران بۆ خۆی ناوێت بچێتە نێو ململانەیەکی سەربازی لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەبێ ئەوەی با بڵێن بە بۆمبی ئەتۆمی بگات کە چاوی لێتی دەمریکا و بە شێوازێک کە ئەمریکا و ئەو دوو وڵاتەیە خۆ لەگەڵ ئەمریکا دووساری ململانە بن. و ئێمە لە بەردەم چەند ئەگەرێکی ئاڵۆز و مەترسیداردان ڕەنگە ناوچەکە بچێتە نێو شەڕێکی فراوان. کەواتە ئەکرێ بڵێن ئیسرائیل ئاگربەستی ناوێ دەیەوێت لە هێرشەکانی بەردەوام بێت، چونکە ئەم هێرشانە لە کاتێک داهات کە ئەمریکا هەوڵی ئەدات کە ئاگربەست لە غەزە دروست بکات لە ناو بینی حەماس و ئیسرائیلدا. أحسنت في هذا السؤال حقيقة. ئەمە پرسیارێکی زۆر باشە. ئیسرائیل ئێستا لە گۆشەیەکدا گیری خواردووە، چونکە ئێستا ناچار بوو ڕوو لە گفتوگۆ و دانوستان بکات لەبەر چی؟ لەبەر ئەوەی کە شەڕ ئەو توانایی لەدەست داوە تا هەتایە بەردەوام بێت ناکرێتەوە تا کۆتایی لە شەڕکردن بەردەوام بێت. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەم شتەی ناوێت. بۆیە ئێستا فشاری لەسەر ئیسرائیل دروست کردووە بچێتە سەر مێزی گفتوگۆکان، دانوستانێکی ڕاست و دروست بکات بۆ ئەوەی دیلەکان ئازاد بکردن شەڕەکە کۆتایی بێت. بەڵام ئێمە تێبینی ئەوماکرد ناتانیاهۆ هەمیشە پاسا و بەهانەی دەهێنایەوە و هەر جارە و بە شێوازێک وای دەکرد کە نێوەتگیرەکان پاشەکشە بکەن لە بابەتە ئەمە. ئێستا فشارێکی گەورەی ئەمریکا بە دوای خۆی دەهێنەوە. بەڵام تیرۆرکردنی کەسایەتێک کە بەرپرسی یەکەمی گفتوگۆکان و دانوستانەکان بوو کە ئیسماعیل
هەنیە بۆ خۆی یەکێک بوو لەو کەسانەی کە پشتگیری ئەوەی دەکرد کە گفتوگۆکان بەردەوام بێت بۆ ئەوەی شەڕ کۆتایی بێت بۆیە تیرۆرکردنی ئیسماعیل هانیە یەکێک لە ئەنجامە سەرەکیەکانی و یەکێک لە ئەنجامە بنەڕەتیەکانی وەستانی گفتوگۆ و دانوستانەکانی ڕۆمایە. بەڵگەش بۆ ئەم شتە چییە؟ بەڵگەش ئەوەیە کە تەواوی ئەوانەی گفتوگۆیان کردووە گەڕانە وڵاتەکانی خۆیان تاکو حەماس کەسایەتیەک جێگر دەکات دەچێتە شوێنی یاخۆ دەبێتە جێگرەوە ئیسماعیل هانیە و ئەمەش پێویستی بەکاتە ئەم کاتە ناتانیاهو بەڵهێنانی تێدا دەکات و دەیخۆزێتەوە. ئێستا کێنەسێتشی لە پشتە چونکە ئێستا حەماسی لەوەی سیاسیەوە پەک خستووە بۆ ئەوەی کوشتنی ئیسماعیل هانیە لەبەرەوەی حەماس دەبێت هەڵبژاردن بکات بۆ ئەوە جێگرەوەی ئیسماعیل هانیە و سەرۆکی مەکتەبی سیاسی دیاری بکات. ئەمە تۆزە کاتی دەوێت. جگە لەوەش کنێسێت لەلایەکی دیکە لە ژێر فشاری ناتانیاهۆدا ئەمریکا فشار دەکات ناتانیاهۆ بە ئەمریکا دەڵێت من ئامادەم بۆ گفتوگۆ. زۆر باشە بەرز مۆزر ینی چاودێرên سیاسی و سیاسی لەسەر ئاستا نافخۆ و لەسەر ئاستا دەربەژی هەمیشە ڕۆژهەڵاتە ناوەڕاست بە بەرمیلێکی باڕۆتێ دشبهێنن دەبێژن ئەگەر ئەف بەرمیلە بتەقیتن ئیتر کارەساتên mezin li ڕۆژهەڵاتە ناوەڕاست ڕۆ دەدەن. ئەف پێشهاتên نوێیان دروست بووینە بکوشتنا ئیسماعیل هەنیە و ێرشکردنا سەر حزبوڵایە عێراقی لە بابلێ و هەروەها ێرشکردنا سەر بلنداهیên جۆلان دەستپێکە یان بژن ئاماژە نەبوو دەستپێکە تەقیناوێ باڕۆتێ. كلامك واقعي ئەمە قسەیەکی واقعی و لۆژیکی چونکە ئەمانە ئاماژەی ڕاستەقینەن بەوەی کە ئەم بابڵێن بەرمیلە لەسەر و بەندی تەقینەوەدا ماوەی 20 ساڵ لە ناوچەی ئێمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی بەم ململانەیانە خنکێنراوە. ئەم ململانەیە کە چارەسەر ناکرێن و هیچ چارەسەرێکیشان ئاسۆ دیار نییە. ئەمە بەر لە شەڕێکی گەورەیە و بەر لە شەڕی گەورەش بە شێوەیەکی گشتی کێشەکان چارەسەر ناکاتەوە دیاری ناکات لە عینی با بڵێن زاڵ و کێفکار کێ ناوچەکە بەرەو سەقامگیریەکی دیاریکراو نابێت. ئەگەر بێت و شەڕێکی گەورە لە ناوچەکەدا ڕوو بدات دەبێتە هۆی ئەوەی کە هەرێمەکە بە گشتی بتەقێتەوە. ئەم هەرێمەش بە شێوەیەکی گشتی گرنگێکی تایبەتی هەیە بۆچی چونکە ڕێڕەوی وڵاتانی ناوچەکەیە لە هێرمزەوە بگرێتا دەگەیتە کەناڵی بابڵین دەریای سوور و بابلمەندە و تەواوی ناوچەکانی دیکە. ئەم ناوچەیە ناوچەی گرنگە سەدا 20 وزەی جیهانیان پێدا تێپەڕ دەبێت. جگە لەم باش ئەم ڕێڕەوەی کە لە ناوچەدا هەیە بەشێکی ڕەسەنی ئابووری جیهانیەوە ڕەنگە شەڕێکی لە شێ بێتە هۆکاری ئەوەی کە هەڵاوسانێکی گەورە لە جیهاندا دروست ببێت. بینیمان کە چۆن ئەو کێشانی لە بابلمەندە دروست بوون کێشەی ئابووری زۆر گەورەی لە جیهان دروست کرد. دروستبوونی ململانەیە لە هەرێمەکەدا دەبێتە هۆی ئەوەی کە نشستێکی جیهانی دروست بێت و جگە لەوەش دەبێتە هۆکاری ئەوەی کە هەڵاوسان زۆر بێت و ململانەیەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەربچێت و بچێتە ناوچەکاندی. زۆر باشە بەڕێز موزیرم هێرشانی کە لە لوبنان لە سووریا لە عێراق ئەوەی کە کرایە سەر ئیسماعیل هەنیە یعنی چی بۆ ئیسرائیل لەگۆڕێ و لە حەماسەکات ناچاری بکە بە ئاگربەسێک کە ینی ئیسرائیل ئێوێ؟ إسرائيل تقول ذلك. إسرائيل أما ضلت أما قصة إسرائيل زختي لو كردوتو كفشاري سربازي دبيته هكاري أوي كحماس وقول ميزي قفتوغو بكاتو لسر ميزي قفتوغو كان سازج بكاتو أما دبيته هكاري أوي كحكومة لبنان كفرنسا بشجري دكاتو حزب الله شلي كيدي كبكرنو سر ميزي قفتوغو ولا حزب الله بكنوا بيتو أو نفسي كبيشتر بقريتو سنوري خوي بلان أوي لا واقع ده هشتكي ديكي چونك إسرائيل كسايتيكي غوري تيرو كردوه عروري ضيف وسن سركرديكي ديكي تيرو كردوه زقلوش أمريكا قاسم سليماني وسن كسيكي ديكي كشتوه سندين هولي ديكي كشتنو تيرو كردن هبون بلان أمانا هيتيان نقيشنا أويكا لسر ميزي قفتوه كان كوبنو ببيت سوانوا
ئەنجامی پێچەوانیان هەبوو لە هۆکاری ئەوەی قەیرانەکە قوڵتر ببێتەوە و وەڵام و وەڵامکاری لە نێوان لایەنەکان دروست ببێت و دوزار کەوتینە نێو هاوکێشەیەکی ئاڵۆزەوە بۆیە من هەرگیز پێم وانییە شاری سەربازی ئیسرائیلی وا لە حەماس بکات کە بێتە سەرمێژی گفتوگۆکان چونکە حەماس خۆی بەدەستەوە نادەبێت تابەتی دوای ئەم هەموو قوربانیە حەماس هەرگیز ناوێت و ئامادەنی هەموو شتێک لە دەست بدە بەڵکو حەماس ئێستا دەیەوێت هەندێک دەستکەوتی سیاسی بەدەست بێنێت کارتی گەورەی حەماس دیرەکانن کە لە دەست ئەوانن ناتەنیەوەش باش لەوە تێدەگات و دەزانێت ئەمە کارتی حەماسەوە بۆیە ڕێگە نادات حەماس دەستکەوتی سیاسی بەدەست بێنێت و دەیەوێت کارتی دیرەکان پەراوێز بخات و گفتوگۆکان پەک بخات بۆ ئەوەی خۆی سازش بۆ حەماس نەکات و هیچ شتێک نەداتەوە دەست حەماس پەنای بۆچی بردو بۆ فشاری سەربازی بەڵام ئەمە سەر ناگرێت چونکە حەماس تیپێکی مقاومکارە و ڕەنگە لە نێوان خەڵکی سوید دەخۆی شەر بەڕێز منزر حوارات نووسەر و چاودێری سیاسی لە عمانەوە لەگەڵ مابوو سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستە.